چەندە دەنا بە فریدای 10 دقائبی من ناوم کارقادر ساڵح دانیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆران ماوەی 7 ساڵە بە ئاوی سارخۆ مەشۆم 3 ساڵی شەبی ڕاهێنانم کردووە بۆ هاتنەدا و بەفر و وەمانەوە لە ناو بەفر بۆ ماوەی 20 خولە کاتانی و سعاتیش ئەتوانم بمێنمەوە سوودەکانی هاتنە نێو بەفر سیستەمی بەرگری لەش بەهێز دەکات وارە لەش دەکات بەرگری لەش زیاتر بێت بەرامبەر بەو نەخۆشیانەی کە لە وەرزی زستان دروست دەبن سوڕی خوێن چالاک دەکات یارمەتی فراوانکردنی بۆ ڕێکانی خوێن و دڵ ئەدات بەسوودە بۆ کۆ ئەندامی دەمار بە تایبەتی دەمارە ڕاگەیاندن لە بێشکدا خانەکانی مێشک چالاک دەکات بەسوودە بۆ بەرزەفشاری دەرونی بە حکمبیەوەی کە هۆرمۆنی سیرۆتۆنین دەرئەدات ئەمەش دەوێتە هۆی نەمانی خەمۆچی سترێس قەلەقی بەسوودە بۆ ئەو کەسانی کە شەکەت و ماندوون یاخود ئەو کەسانەی سیستەمی خەویان تێکچووە یەکەچ لەو چێژانەی کە لە بەفر ئەیبێنم بەحقەت ئینسان جەستەی خۆی لەگەڵ شتێکرا هێنا کارلێکەکە و ئەو جەستەیە کە کارلێکی شتەکەی کرد دائیمە داوای ئەکات بۆی بچیتە ناوی من وەکو خۆم چێژی لێوەرەگرم و بێتاقەتیش نابم لێ تا ئەو چرکەیە کە تێیدا هەین من چێژم لێوەرگرتو و هەستی شەکەم موزەیەشی زیادی بە جەستەی من بەخشیوە من نووسەر و شارەزام لە بواری چارەسەری پزیشکی تەواوکاری چارەسەری بە کەڵەشاق بە دەرزی ئاژنین بە زالوی پزیشکی بە دەرمانی گیایی خۆم ئەو شارەزایی هەمە لە بواری پزیشکی پێم وابێ هاتنە ناو بەفر سوودی هەیە و وەزیانیشی هەیە باس لەوە ئەکەین کە زیانی هەیە بۆ کەسانی کە گورچیلەکانیان سستە ئەوانەی کە غەستی گورچیلیان بۆ کراوە یاخود نەخۆشی دڵیان هەیە یا و کەسانەی خوێنیان خستە چەوری خوێنیان بەرزە ئێمە لە باڵەکایەتین لە دۆڵی ڕوست پلەی گەرمی لە ژێر پلەی سفرەوەیە تابڵەی کە شوایەکە ساردە بەڵام بۆ من ئاساییە چونکە من ڕاهاتوم جەستەی من کارلێکی کردو لەگەڵ جەوی سارد بە تایبەتی من بۆ ماوەی 20 خولەکیش لە ژێر بەفر مامەوە با